والله مامۆستا حاڵەتی زۆرم تێپەڕاند شەوان ئارەقەکردن یعنی حاڵەتی زۆر خراپم تێپەڕاند مێشکم یعنی هیچ شتێک نەمدەتانی سەیطرەی لەسەر بکەم بەس ئێستا لە خوای بە زیاد بیتن هیچ عیبە چوام تەنها ئەو گرێ قورگمە هەست بە گرەیەکی دەکەم لە قورگم. زۆر باشە برا شەینەکەم هەر پەنجەی شادمانت باشە قوربانیان پەنجەی شادمانت لەسەر ئەو گرەی قورگت دابنێ بەڵێ حەوجا سوورەتی فاتیحای بەسەرا بخوێنە ئەمە باشە قوربانیان ئەمە چارەسەرە. ڕێگەیەکی تر ئاوی زەمزەم پێیاکە حەوجا سوورەتی باشە حوجا سوورەتی فاتیحای بەسەرا بخوێنە و ڕۆژانە 3 جار 4 جار 5 جار 6 جار 7 جار هەرچەندێ بۆت خورا بیخۆرەوە لەو ئاوە بخۆرەوە بسم الله بکە و بە نیەتی شیفا بیخۆ ئینشەڵڵا خوا شیفاتەدا. تۆ مادام ئەڵێی هەموو ڕێکارە تەندروستیەکانی شم گرتووەتە بەر دکتۆرم کردو و دەرمانم بەکارهێناوە چار نەبوومە بەڵکو ئینشەڵڵا بەو دوو ڕێگەی من بۆتم باس کرد دوعا بکە زۆریش دوعا بکە خوای گەورە ئەو گرێ لەسەر قورگت لابا و ناڕەحەتیت نەمێنێت ئینشەڵڵا ئێمەش دوعا بۆکەین. مامۆستا پرسیارەکەمێت مامۆستا ئەمنیان بردە لای سەیدەکی کات مۆمارێ ئاوم دەخوارد لەسە ئاوەکەی فاتیحەم لەسە ئاوەکەی دەخین ئاوەکەم دەخواردەوە ئەو گرەیە قورگم دەویست بڕشێمەوە ئەو جارە گرەیەکە دەویست بکەتەوە خوارێ ئەوە چییە مامۆستا و شتا؟ نازانم بەڵام مەڕۆ بۆ لای مەلا و سەید و شێخۆمانە براکەم سەیریکە دایمەن ئاوا سەیری عەبدەکانی خوا بکەن هەمومان لە یەک مستەوایەکەین ئینە ئەکرەمەکم عیند اللهی ئەتقاکم کەس ئەزانی چۆن سەیریکە کەس شیفای بەدەست نییە ئەڵڵا نەبێت کەس شیفای بەدەست نییە ئەڵڵا نەبێت بۆیە پێویست ناکات خۆتان تەسلیمی عەبدی خوا بکەن خۆتان تەسلیمی ئەڵڵا بکەن جەلە جەلالوهو هیچ عەبدی هیچی بەدەست نییە. هي من چیم بەدەست ئەیسا من چیم توانم قسەی خێرت بۆ بکەم بەڵام ناتوانم شیفات بە وەنیە وایە مامۆستا خوای گەورە شیفاتدا قوربانیان دوعای خێرت بۆکەین ئەو دوو طەریقەی پێتم وت تاقییان کەرەوە ئینشاڵڵا بەڵکو چاک بیت و خوای گەورە شیفاتدا